سوێن بەخوا من دەرسم بە ئەحمەدی موفتیزادە دەگوت کەچی من هێندەی ئەو زیرەک نەبووم. ئەمە وتەی مامۆستا مەلافایق شارە زووریە کە مامۆستای کاکە ئەحمەدی موفتیزادە بووە. کاک ئەحمەدی موفتیزادە سیمبولی لێبوردەی و سادەیی بوون. لە مێژووی ئیسلام و سەرکردە موسڵمانەکاندا کەسایەتی زۆر هەن کە بە بەزەیی و لێبوردەییان و دڵفراوانیان بەناوبانگن و جێگای خۆیان لە دڵی موسڵمانان و تەواوی مرۆڤایەتی کردوتەوە. کاک ئەحمەد موفتیزادە کە سەرکردەیەکی موسڵمانی کووردە ناوی جەنابیان لەگەڵ ناوی کەڵەپیاوانی مێژووی ئیسلام و کوردێت و وەسفکردنی جەنابیان کارێکی ئاسان نییە. کاک ئەحمەد نمونەی پیاوێکی کەم وێنە و بۆ خوداژیا و پیاوێک هەرزوو هەڵەکانی ژیانی گۆڕی بۆ محیبەت و دۆستایەتی، مرۆڤێک کە ئازاری تەواوی موسڵمانانی وڵاتی لە ئەستۆ گرت بوو، مردێک کە خاوەنی ماڵ و سامان و کات نەبوو لە پێناو موسڵماناندا، شۆڕژگێڕێک کە توانی شۆڕشێکی مەدەنی پەروەردەی و فکری و دینی و نەتەوەی ئەنجام بدات و تا ئێستاش بەرهەم و سەمەری ڕنگ دەداتەوە لە کۆمەڵگای کوردیدا. موسڵمانێک کە خزمەتکاری تەواوی خەڵکی بوو لە بەرخودا پێشکەشکردنی نمونە جوانەکانی بەرنامەی خودا، پیاوێکی کردداری و خاوەن عەمەل، بانکخوازێکی برسی و ماندوو، ماڵەکەی کرد بۆ کارگەی پێگەیاندن و دروستکردنی مرۆڤی خاوەن ئەخلاق پاک، تەواوی تەمەن و کاتەکانی بەخشی بۆ خزمەتی دین و نەتەوە مرۆڤایەتی، تەواوی داراییەکەی کردە خزمەتی هەتیوان و هەژارانی جسنا، تەواوی نزا و دوعاکانی بۆ برا و دۆست دا تووشی گۆڕانکاریەکی دەرونی قوڵ دەبێت کە خۆی بە ئەزمونێکی تایبەتی عیرفانیدا دەنێو دەبێتە سەرچاوی گۆڕانکاری بنەڕەتی لە بیر و بۆچینەکانیدا. لە ئاکامدا بەم ئەنجامە دەگا کە ئیمان تاکە ڕێگای ئازادی و ڕزگاری مرۆڤە و گەورەترین دەردی مرۆڤیش دوورکەوتنەوەی لە قورئان و سوننەت. دوای ماوەیەک لە زیندان بەردەبێ و چالاکی دینی خۆی لە ساڵی 1342 هیجری لە مزگەوتی سەید مستەفای شاری سنە دەست پێ دەکا بۆ خۆی ئاوا دەڵێت. دوای ئەم ساڵانە هەلومەرجێک ڕەخسا کە لە بێناوەڕۆکی و سەرسەری بوونی کار و هەوڵەکانی ڕابردوم تێگەیم و لە ساڵی 1342 بەملاوە بڕیارمدا کە هێڵی سەوزی سەرەکی ئینقلابی ئیسلامی کە پێغەمبەری گەورە حەزرەتی موحەممەد صلی الله عليه وسلم دایداوە بگرمە بەر و لەیلانەدەم. پاشتاوابوونی وادەی بەندکردنی لە ساڵی 1343 دەگەڕێتەوە بۆ شاری سنە. لە سنەدا دەکەوێتە ژێرگوشاری ئابووری و سیاسی دەستگای ئەمنی ئەو کاتی ئێران واتە ساواک. لەم سەروبەندەدا خات و خەدیجەی خێزانی نەخۆش ئەکەوێت و بۆ دەرمان ئەچێتە تاران. لەوێ خانم کۆچی دوایی دەکات و موفتیزادە بۆ هەمیشە دەگەڕێتەوە سنە. لە ساڵی 1356 کۆچی
بەرخۆر تەنانەت لەوەش بێبەشیان کردبوو. جاریوە هەبووە بۆ ماوەی 3 مانگ لە ژووری تاکە کەسی هێشتویانەتەوە بۆز بۆ ئەوەی ورەی بڕوخێنن. ئالەو کاتانشدا بوو هۆندراوە ناوازەکەی فەرموو لە جەرگەی جەمی یارانی گیانی تۆم نەبێ هێشتا خۆم پێتەنیایە تۆم هەبێ تەنیا لە ئینفرادی لێم جەما هەرچی خۆشی دنیایە. دوای ئازادبوونیشی ئەفەرموێ بەخوا پیاوی عاقڵ چ لە زیندان و چ لە دەرەوەی زیندان بێت نییە بە شوێن خۆشگوزەرانی دنیاوە. ئەو باش تێگەیشت بوو ئەیزانی بەختەوەری و ئازادی لە ناخدایە کە ئەفەرموێ ئەگەر کەسێک لە ناخەوە ئازاد بوو تەواوی دەسەڵات و دنیا بیانەوێ ژێردەستەی کەن ناتوانن. بە پێچاوانەشەوە گەر کەسێک لە ناخەوە کۆی لە بوو گەر تەواوی دنیا بیانەوێت ئازادی بکەن ناتوانن. مامەڵەی جەلادان و کاردانەوەی کاک ئەحمەد لە کتێبی دەریایەک لە خۆشەویستی نووسینی دکتۆر عومەر عەبدولعەزیز بە پێی جێڕانەوەی خۆی لە ماوەی ئەو چەند ساڵی زینداندا زۆر ئازار دراوە چ جەستەیی چ گیانی و چ معنەوی. بەڵام کاک ئەحمەد لە جێ ڕوخان و لاوازبوون ورەی بەرزتر بۆتەوە متمانەی ڕەوای کار و بەرنامە و ئامانجەکانی زیادی کردووە. بە پێچاوانەوە بەزەیی بەو جەلاد و شەلاقانەوەشانەدا هاتۆتەوە کە بوونە دار و دەستی کەسانی تر. زۆرجار ڕادەی ئازاردانی جەستەی کاک ئەحمەد گەیشتۆتە ئاستی لە هۆش خۆچوون. بەڵام سەرڕای چەندین جار دووبارە بوونەوەی ئەو حاڵەتانە دڵی ئەوانەی خۆش نەکردووە کە نەزانانە فەرمانی دڕەقیان جێبەجێ کردووە. باڵکو هەر کات سەرحاڵ بوو بێت ئامۆژگاری کردوون پاش بەربوونی بۆ ماوەیەک جێڕایەوە کە تاتوانیان منیان خستە ژێر ئەشکەنجە و سزادانی جەستەی و ڕۆحی. بەڵام بە لوتف و یارمەتی خوای میهرەبان یەک ئاخم لە دەم دەرنەهات و ئەو حەسرەتەم برد بە دڵیاندا. هەر لەو جێڕانەوەیدا سەبارەت بە جەلادەکان دەڵێت سوێند بەخوا نسبەت بەوانەی لەگەڵ من دژمنایەتیان کردو ئەوانەش کە بەبێ هیچ گوناه و تاوانێک منیان لە زینداندا بۆ ماوەی 10 ساڵ ئەشکەنجە و ئازاردا جگە لە خۆزگەی هیدایەت و خێر بۆ خواستن هیچی تر لە دڵمدا نییە. کاک ئەحمەد لە ئاکامی ئەشکەنجەدانەوە 3 بڕگەی ملی شکا بوو لەبەرەوەش کە چارەسەری پزیشکیان نەکردبوو بۆیە پاش بەربوونیشی چارەسەری پزیشکی سوودی نەبوو. هەرچەند پزیشکانی نەخۆشخانەی ئاسیای تاران هەوڵی زۆریان لەگەڵدا وە کاک عەباسی ئەمیر ئینتیزام کە سەرکردەی سیاسی ئێران بوو لە کتێبی یادەوەریەکانی بەم شێوێ باز لە مامۆستا ئەحمەدی موفتیزادە دەکات لە زیندان. کاک ئەحمەدی موفتیزادە بۆ ئێمە لە ناو زینداندا وەک دەرزی ئازارشکێن بوو. کاک ئەحمەد منێکی بەتفەر و شەڕەنگێزی جەزب و ئۆگری خۆی کرد. من حەریس و تینوو بووم زۆر بە سۆڕاغیدا دەڕۆیشتم لە خراپترین تا چاکترین کەسی ناو زیندانەکە ڕێزیان لێدەگرت. هەیبەتێکی تایبەتی هەبوو. بۆ نمونە پیاوکوژێک کە لەسەر شەقامەکان ڕێگەی بە خەڵک دەگرت و 27 کەسی کوشت بوو کاتێک بەلای کاک ئەحمەددا تێتەپەڕی لە شەرماندا سەری دادەخست. کاک ئەحمەد وەک مرۆڤێک خۆشی دەویست و محبەتی پێدەکرد بەڵام ئەو لە تاو شەرمنەی دەتوانی تەماشای ناوچەوانی بکات. بۆ زیاتر دەوڵەمەندکردنی راپۆرتەکەمان دەربارەی ژیانی کاک ئەحمەد موفتیزادە بە پێویستمان زانی سوود لە وتەکانی دکتۆر عومەر عەبدولعەزیز وەرگرین کە خۆی نووسەری کتێبی دەریایەک لە خۆشەویستیە دەربارەی ژیاننامەی کاک ئەحمەدی موفتیزادە. طبعاً زندان بۆ هەموو بانکخوازان هەروە بووە یعنی سنەتی پێغەمبەران درودی خۆیان لەسەر بێ لەگەڵ بانکخوازانی شوێن کەوتوانیان هەمیشە زندان و قوتابخانەیەک سیرکراوە بۆیە پێوترێ مەدرسەی یوسفی لە ئەدەبیاتی ئیسلامیەکانە. کاک ئەحمەدی موفتیزادە سەرڕایەوەی کە زۆر ناساغ بوو نەخۆش بوو هەر بە نەخۆشی کە دەستگیر کرا سەرەتاکانی نەخۆشی سەری هەڵدا بوو و لەبەر بێ خزمەتی باری تەندروستی زۆر دابەزی بەڵام زۆر ڕۆحیەی بەرز بوو وەکو ئەگەڕنەوە چونکە لەو کۆتایانەی حکومەکەیە ئەبینرا چەند جارێک مقابلە کرا بە پێی گەڕانەوەی خۆی و ئەوانش کە بینیویانەڵێن کاک ئەحمەد زۆربەی کاتی لە زیندانە بە تێڕامان و وردبوونەوە و تێفکرین بردوۆتە سەر تەئەمولاتی زۆر بوو تەدەبوری زۆر بوو لە قورئانی پیرۆز زۆر لە خزمەت قورئانی پیرۆزا بووە. دوو شتی کردووە زۆر گرنگن کاک ئەحمەدی موفتیزادە ڕەنگە زۆربەی خەڵکی وەکوتم بانکخوازانیش بیکەن بەس ئەو بەرهەمی دیار بوو. یەکێکیان تێڕامانێکی زۆری لە قورئانی پیرۆز هەبووەوە هەندێک ڕێسا و ڕێکاریشی لەو ڕۆ باس کردووە کە خۆی ئەیگەڕێتەوە کە خەڵکی تر دزیویان و حتا پەخشکراوە لە کەناڵە فارسیەکانی ئێرانە دڵنیا بۆتەوە کە ئەوە هی خۆی بۆ براوە بەهەرحاڵ ئەو وەڵێ من گوێم لێ نییە مهمەوەیە ئیسفادەیان کردبێ لەبەرەوە تەفسیری جۆراوجۆری بۆ قورئانی پیرۆز لەلا دروست بوو. خاڵی دووەم کە زۆر سەرنجی ڕاکێشا بوو لە زیندانە پیاچوونەوەی تەمەنی خۆی بووە بە هەندێک لێدوانی و هەندێک لە وتارەکانی
ماوەی زیندانی و دوای زیندانیشی بە ماوەیەکی کورت دەرەکەوێت کە لە هەندێشت پەشیمان بوو بێ لە هەندێک تەسەڕوفی لە هەندێک بیرکردنەوەی لە هەندێک مامەڵەکردنی کە لای خەڵک شتی بچووکن بەس ئەو زۆر بە گەورە سەیری کردوون بۆ نمونە لە بەرەنگاربوونەوە و بربەرەکانی لەگەڵ نەیارەکانیان زۆر زۆر ناسک بوو بۆەوە بە حەدێکی زۆر حتمەن سەرنجشتانداوە بەڕێستان کە گوێ لە دەنگەکانیەکردن لەو خاڵا زۆر تێڕامانی هەبووە کە بانخوازە بێ سنگ فراوان بێ ئەبێ چاوپۆش بێ ئەبێ گەورە بێ ئەبێ ناڕەحەتی دوژمنانی وای لێ نەکا بچێ بە هەڵا ئەبێ هادی بێ بە معنای کەلیمە قورئان هەڵگری پەیامی ئیسلامی بە هادی ناو بردووە پێغەمبەران هودات بوون پێشەنگی هیدایەتکاران بوون بۆیە زۆر گرنگە بەلای کاک ئەحمەدەوە کە بانخواز بە هیچ شێوەیە کاردانەوەی هەڵە و پەرچەکرداری هەڵە ڕووی تێنەکە مەهماکان ئەزیێتی بکرێت لە نەیارانیەوە هەر لەوێشەوە عوزری ئەهێنایەوە بۆ ئەوانەی کە ئەزیێتیان داوە کە ئەوانە نەزان بوون ئەوان ڕەنگە لە ڕووی دڵسۆزی بۆ مەزهەبی خۆیان یا بۆ وڵاتی خۆیان ئەو ئیشیان کرد بێ نەیانزانی بێ کە ئەم بێتاوانە هەمیشە عوزر بۆ بەرامبەرەکان ئەڵێ بهێنرێتەوە ئەو دوو خاڵە خاڵی ئەساسی بوون کە کاک ئەحمەد لە زیندان ئاسوودی لێ وەرگرت بوون و ئەی وەکووانش وتوینێتەوە بە دۆستانی مامۆستا ئەحمەدی موفتیزادە هەردەم لەو پەڕی سادەی هەڵسوکەوتی لەگەڵ قوتابیان و خەڵک دەکرد و یەکێک لە بەناوبانگترین گفتوگۆکانی بەم شێوەیە لەگەڵ قوتابیەکانی گوتیان چەند بخۆین مامۆستا ئەحمەد گوتی بۆ ئێوە بە ئەندازەی خێزانێکی سنە کە دەرامەتێکی مام ناوەندیان هەیە مامۆستا فەرمووی ماڵە هەژارەکانی سنە چی دەخۆن قوتابیەکان لە وەڵام دەوتیان وەڵا هەر نان و ماست و پەنیر و چای شیرن مامۆستا گوتی منیش وەکو ئەوان بەڵام بۆ من بە ئەندازەی دیاریکراو لە هەژارێک کەمتر لە گفتوگۆ بەردەوام بوون و قوتابیەکانی گوتیان ئێمە تۆمە بە مامۆستای خۆمان قووڵە مامۆستا فەرمووی مەرجم هەیە و دەستی کرد بە وتنی مەرجەکانی من خۆم هۆشم هەیە ئەتوانم دەرگا بکەمەوە ڕازی نیم کەس دەرگام بۆ بکاتەوە کەس لەبەرم نابێ هەڵسێ ئەگەر لەگەڵ منداڵێکدا قسەم کرد قسەکەمان پێمە بڕن و ئەگەر کەسێک تفی کردە ڕوخساری من لی گەڕێن و عیزەتی مەشچێنن نابێ شەرم بکەن کە جلی مامۆستاکەتان شڕ و دڕاوە یا کەوشەکانی لەبەر کۆنی بە زەویدا دەخشێنێ نابی بوەستم بۆ ئەوی من بخەنە پێش خۆتان لەکوێدا بووم هەر بەو جۆرە دەڕۆین وتی من هاتووم بۆ ئەوەی تا ئێستا سەبارەت بەخوا تێیان گەیاندون ئاوە ژوو بکەمەوە چونکە دینەکەمان زۆر شێواوە وتی خوا فەرمانی پێکوردین بۆ ڕزگاری کوردستان ئاوەدانی نیشتیمان پاراستنی زمانی کوردان گیان ببەخشین وتی نیشتیمان دایکتان مەدەنە دەست بێگانە مامۆستا ئەحمەدی موفتیزادە بە هەڵوێستە جوانەکانی دەناسرێتەوە هەڵسوکەوتەکانی دەکرێت ببنە مامۆستای زۆر باش بۆ تاچی موسڵمان و یەکێک لە هەڵوێستە جوانەکانی کە خۆی باس دەکات لەو کاتەیە کە کوڕەکەی محەممەد دەچێتە بەرخوێندن و کاک ئەحمەد دەڵێت پێش هەموو شتێکی دیکە ئەوم فێرکردکە قوتابی هەژارەکان و نەبوونەکان بناسێتەوە وە قوتابی دەوڵەمەند و خۆشخۆرەکانیش باش بناسێتەوە پێم وت ڕۆڵەکەم منداڵە هەژارەکان ئەمانەن و تایبەتمەندیان ئەوەیە کە ناتوانن خواردن و شیرینی بکڕن تۆش هاوڕێتی ئەوانە بکە ڕۆژێک هاتەوە وتی باوکە گیان حساباتی منداڵە هەژارەکانم کردووە هەمویانم ژماردووە گەر بمەوێت شیرینی بۆ هەمویان بکڕم پێویستم بە 13 تمەن هەیە تاوەکو هەمویان پێکۆ شیرینی بخۆن یەکجار پێم خۆش بوو کە ئەوەی وتم ڕۆڵە گیان ئافرین شیرینی خواردن ئاوا دەبێ و تامی هەیە و لە یەکێکی تر لە هەڵوێستەکانی ئەو کاتەیە کە کابرایەکی جوانڕۆیی دێت بۆ خزمەتی لە کرماشان دەڵێ کاک ئەحمەد من زۆر قسەم پێوتیت هاتووم لێرەدا گەردەنم ئازا بکەیت کاک ئەحمەدیش دەفەرمێت قسەم بۆ پێ ئەڵێ کاکە ئەڵێ وتیانە کورد فرۆشی منیش لەبەر ئەوە قسەم پێوتویت ئەویش ئەفەرمێ کاکە تۆ جنێوت بە کورد فرۆش داوە خۆ من کورد فرۆش نیم بۆیە هیچم لاد نییە تا گەردنت ئازا بکەم بەم شێوەیە کابرا لەو حەڕەزە ڕزگار ئەکات و حازر نابێ ئەو منەتە بکا بەسەریدا کاک ئەحمەدی موفتیزادە هەندێک تایبەتمەندی گشتی وەکو هەر بانخوازێکی گەورەی پەروەردشیار شتی زۆری هەبوو بەڕاستی کە جێگەی باز بن بەس ئەوەی کە ئەو جیا ئەکرێتەوە لە زۆربەی بانخوازان و کەسایەتی ئاینیەکان لای من ئەڵبەتە ڕەنگە لای خەڵکی تر شتی تر بێ خاکی بوون و تەواضعی کاک ئەحمەدی موفتیزادە بوو کاک ئەحمەد کەسایەتێکی زۆر خاکی بوو زۆر متەواضع بوو لەگەڵ هەموو ئاستەکانە بەبێ تەکەلف و تەسەنوع ڕێزی ئەنواند لەگەڵ مناڵ لەگەڵ خێزانەکان لەگەڵ میوانەکانی لەگەڵ هاوڕێکانی لەگەڵ قوتابیەکانی وا دیار بوو کاک ئەحمەد کە هەستت پێ کرد وەکو لە سنەتی سەحابەکانی شاباس کراوە لە خزمەت پێغەمبەر درودی خوای لەسەر بێ تەشبیهات نەبێ کە چۆن هەرکەس هەستیە کرد ئەوی لە هەموو کەس زیاتر خۆشەوێ کاک ئەحمەدە دەدی وا دەزانی هەر تۆی خۆشەوێ وا دەزانی هەر تۆ باشە ناسێ وا دەزانی کە
ئەو سۆز و مهرەبانی تەنها هەڵگرتۆ بۆ تۆی ئەنوێنێ لەبەرەوە ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشە بۆ نمونە من یەکەم جار کە بینیم پێش ئەوەیش بزانێت کێن چونکە ئێمە لە بنەماڵەوە یەکتر ئەناسین پێشەوە بزانێت تەواوی ڕێز و احترامی نوان وەکو کەسێک احتیمالە بۆ عادی غەریبی و ئاوارە یەکەی لە پێش چاوگرت بێ بەڵام دوای بۆم دەرکەوە هەموو جارێک هەروایە لەگەڵ هەموو کەسێک هەروایە لەبەرەوە خاڵی زۆر سەرنجڕاکێشی لە لای من خاکی بوون و تەواضعی بوو کە بەڕاستی مجەسەمەیەک بوو لە تەواضع ڕەحمەد. کاک ئەحمەدی موفتیزادە گرنگی زۆری داوە بە بابەتی تەسکیە و لە پێش فێربوون و تعلیمەوە دایناوە بۆ نمونە دەڵێت ئەگەر فێرکردن هەبێت بەڵام پەروەردەکردن نەبێت کۆمەڵ تووشی چەندین نەخۆشی دەبێ نمونەی سادەی ئەمەیە کە مرۆڤ لە ڕووی قسەوە دەبنە نمونە بەڵام لە ڕووی ڕەوشت و کردەوە هیچ و پوچ و پیس دواتر وەک چارەسەر دەڵێت ڕێگەیەکی باش بۆ ئەوەی مرۆڤ بوای وەسەرنێت ئەمەیە کە پەروەردەکردن دەکەوێتە پێش فێرکردنەوە هەر لەم بارەیەوە لە دێرە شعرێکدا دەڵێت لە دنیا تعلیم پای ئەسلیە وەلێ جێگەی وا لە پاش تەسکیە ئاخر ئەزانی نادروست هەرچەند زۆرتر بزانێ زیاتر ئەداپەن هەر بۆیە نەبوونی پەروەردەیەکی دروست وەک نەخۆشی سەیر دەکات کە تووشی مرۆڤی موسڵمان دەبێت و دەڵێ نەخۆشی تاچی ئیسلامی کەمی سەرچاوی دینی کتێب و زانستی ئیسلامی نییە بەڵکو نەخۆشیەکەی ئەوەیە کە پەروەردەیەکی دروست نییە دەربارەی و ئاەتەش کە خوای گەورە فەرمانی بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیەتی يتلو عليكم آياتنا ويزكيكم ويعلمكم الكتاب والحكمة کاک ئەحمەد دەڵێ بە شێوەیەکی کورت ئەرچی سەرشانی پێغەمبەری پێشەوا محەممەد صلی الله عليه وسلم ئەوەیە کە سەرەتا هەموو خەڵک بەرەو حەق و حەقیقەت و ژیانی چاکە و شتە بایەقدارەکانی ژیان داوەت دەکات و بانگیان دەکات بۆ ڕزگاربوون لە سەرگەردانی و بە چاک و ڕاستی ژیان پاش ئەم قۆناغەکەنەوەرەی فێرکردنی باقی زانینەکان دێت و وەیعلمکم الکتاب والحکمە چ دەربارەی دیاردەکانی بوونەوەر هەم مرۆڤ و هەم باقی هەموو دنیا بەڵێ کاک ئەحمەدی موفتیزادە دیارە بە حکمی عائیلەی هەر کە کوڕی مەلا و کوڕەزای مەلا و باپیرە گەورەشیان هەرمەلا و مفتی بوون کەسانێکی شارەزا بوون بە ئاینی ئیسلام وازانم احتیمامدانی کاک ئەحمەد ئەگەڕێتەوە بۆ احتیمامدانی بە تەسکیە ئەگەڕێتەوە بۆ احتیمامدانی بە قورئانی پیرۆز قورئانی پیرۆز مەساحەیەکی زۆری داوە بە تەسکیە و تەقوا و ناحیەی خولوقی بە تایبەتی لە باسی وەزایف و ئەرکی پێغەمبەران درودی خۆیان لەسەر بێ وەکو قورئان باسیەکە کە تەسکیە و تعلیم و تیلاوە ئەرکە سەرەکیەکانیان بووە لەو سۆنگەیەوە کاک ئەحمەد هەر لە گەنجیەوە حتا ئەو فترەیەش کە لەگەڵ هێزە سیاسیەکانی ترا بۆ ماوەیەک لەگەڵ دیموکرات بۆ ماوەیەک ڕۆشنبیرێکی بێلایەن بۆ لە تارانە ژیاوە هەر کەسێکی تەسکیەکراوە بۆ هەر کەسێکی بە سلوک بووە طبعاً کە گەڕاوەتەوە بەرەو فەهمی قورئانی پیرۆز و گرنگیدان بە قورئان دیارە زۆر هەڵوێستەی کردووە لەسەر ئاەتەکانی تەسکیە بۆیە لە زۆربەی شریتەکانی تاکیدی لەسەر دەکاتەوە پێی وایە کە دینەمۆی ڕێک و پێکبوونی ئینسان و ڕاستکردنەوەی سلوکی ئینسان و تەنانەت چەمک و مەفاهیمەکانیش کە تیان بگات لە تەسکیەوە دەست پێەکە بۆیە ئەو تەسکیەی نەفسی بە هەنگاوێکی سەرەکی ئەزانی بۆ پێکێنانی شخصیەتی ئینسان لەبەرەوە لەوانەکانیان تاکیدی لەسەرە کردەوە خاڵی گرنگ لێرە ئەوەیە کە ئەو بابەتی تەسکی وەکو شتێکی نەزەری و تیۆری سێر ناکرد بەڵکو لە سلوک و وەرسوکەوت و واقعی خۆیان ڕەنگیدا بۆیە هەرکەس دەفتوگۆی لەگەڵ کاک ئەحمەد بکردایە یا کاک ئەحمەد باسی تەسکی بۆ بکردایە ئەیزانی لە ناخیەوە بابەتەکە لەقڵێ کەسێک نییە وەکو معریفە وەکو زانیاری بابەتەکە بۆ ڕوژێنێ بەڵکو کەسێکە کە معاناتی خۆی لەگەڵی بۆیە بڕایوا بوو کە شەیتان نەنووسووە شەیتان نەمیشە لە وەسوەسە و دەغڵەغی ئینسانایە و ئەوەی کە مواجهەیە ئەکرێ لەم ڕۆوە تەنها نزیکبوونەوەی لە خوای گەورە ئەویش بە پاکردنەوەی دەروونە لە گوناه و تاوان و ڕووکردنە جێبەجێکردنی فەرمانەکانی خوای گەورە.